پێشێلکاری و ڕێگری و جیاوازی و پێنەدانی زانیاری و هەڕەشاکردن بە بەشێک لە ڕۆژنامەنووسانی دەڤەری سۆران کاری ڕۆژنامەوانی لەم دەڤەرە قورس کردووە و ڕۆژنامەنووسانیش لەم هەڵسوکەوتەی دەسەڵات نیگەرانن. بەناوی خۆی گەورە دیارە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان لە سنووری هەر چوار قەزای سۆران و چۆمان و ڕواندز و مێرگە سۆر ماوەی چەند ساڵێکە کاری ڕاگەیاندن ئەەکەین، بەڵام بەداخەوە لە سنووری ئەو چوار قەزایە ڕۆژ بە ڕۆژ پێشێلکاری و ڕێگریکردن لە ڕۆژنامەنووسان بە تایبەتی ئەو ڕۆژنامەنووسانەی کە بە ئۆپۆزیسیۆنی جاران ناسراون ڕێگری و پێشێلکاری بەرامبەریان دەکرێت لەبەرەوەی ڕۆژ دوای ڕۆژ سات دوای سەوت پێشێلکاری و پێنەدانی زانیاری دروست بە ڕۆژنامەنووسان بە تایبەتی ئەو دەستگا و کەناڵانەی کە بە ئاوازی دەسەڵات ناخوێنن ڕوو لە زیادبوونە ئەمە جگەلەوەی ڕێگریکردن و ئیهانەکردن و هەروە ڕاوەدونانی ڕۆژنامەنووسان لەم دەڤەرە بەردەوامی هەیە و دەبینرێت و دەبیسترێت. ئەمەش بەڕاستی ئەو سلمێنەری ئەو ڕاستەیە کە ڕەوشی میدیا و ڕاگەیان لەو سنووری ئەو چوار قەزایە بە شێوەیەکی گشتی بەرەو ئاراستەیەکی خراپ بردووە. سەڵات لەم سنوورەیە تاهای جمگەکانی خستۆتە ژێر دەستی خۆی و تاو تێکەڵاوی گەندەڵی بووە، بۆیە زۆر جار ئەبینین ڕۆژنامەنووس هێرشێکرێتە سەر ڕێگری لێ ئەکرێتن یاخود ئەوە مەسەن زۆر دایراتی وا هەیە یان یەکەیداری وا هەیە بەڕاستی زانیاریت پێ نادا، بەڵکو زانیاری بە دەستگایەکەدا کەوا بە ئاوازی ئەوانە خوێنێ، زانیاری بە دەستگایەکەدا کەوا سێبەری ئەوانە بەڵکو خۆی دزێتەوە لە پێدانی زانیاری بۆ ڕۆژنامەنووس و ڕاگەیاندانەوەی دەنگی ڕاستی و دەنگی ئازادی و میلەتن. کارژێڕێکی نووسینگەی سۆرانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش پشتڕاستی ئەوە دەکاتەوە لە سنووری قەزای سۆران پێشێلکاری بەرامبەر با ڕۆژنامەنووسان کراوە و ئەمە شوای کردووە ڕۆژنامەنووسان و میدیاکاران نەتوانن ڕووماڵی کارا ڕۆژنامەوانیەکانیان بکەن. لە ڕابردوودا ژمارەیەک پێشێلکاری لە دەڤەری سۆران دژی میدیاکار و ڕۆژنامەنووسان تۆمار کراوە. جامدانی ئەو پێشێلکاری و ئەو ڕێگریانە کاریگەری زۆر خراپی کردوتە سەر ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی بە تایبەتی لە دەڤەری سۆران بوویتە بەربەست لە بەردەمەوەی کەوا ڕۆژنامەنووس و میدیاکاران ناتوانن وەکو پێویست ڕووماڵی کارە ڕۆژنامەوانیەکانیان بکەن. ئیشانە یاخود و کار ڕۆژنامەوانیانەی کەوا ڕۆژنامەنووسانی ئەو دەڤەرەکەن هیچ سلبیات و هیچ شتێکی وای تێدانیەکەوە کاریگەری سلبیە بێت بۆ سەر ئاسایشی نەتەوەی یاخود ئاشتی کۆمەڵایەتی بخاتە مەترسیەوە. لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 6 پێشێلکاری بەرامبەر با ڕۆژنامەنووسان لە سنووری قەزای سۆران تۆمار کراوە و لە نێویشیاندا تیمی کەناڵی ئاسمانی پەیام لە سۆران هاتووە کەوا لە بازگەی بەربزین ڕێگری و هەڕەشەیان لێکراوە لە کاتی ڕووماڵکردنی کاری ڕۆژنامەوانی. بەپێی یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس بۆی هەیە زانیاری لە سەرچاوە جیاوازیەکان بەدەست بێنێکەوە بایەخیان بۆ هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی هەبێت. بەڵامەوەی تێبینی دەکرێت لە هەرێمی کوردستانەوەیە جیاوازی لە نێوان ڕۆژنامەنووسان دەکرێت لە پێدانی زانیاری. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.